تەمەنی 9 بۆ 12 ساڵی تەنها ئارەزووی ئەوە دەکا ئەو کارانە بکا کە خۆی حەزیلەتی و پێخۆشە. سڵاوتان لەبێ بەڕێزان، ئەم قۆناغێکی زۆر هەستیارە چکە لە نێوان منداڵێتی و قۆناغی هەرزەکاریایە کە پێوترن منداڵێتی کۆتا، واتە لە تەمەنی 9 بۆ 12 ساڵی کۆمەڵێک گۆڕانکاری دروستە بێت لە منداڵەدا. لە هەمووی گرنگتر ئەوەیە وا دەزانی زۆر پێگەیشتووە، وازدانی زۆر تێگەیشتووە، بۆیە تەنها ئەو کارانە دەکا کە خۆی حەزی لێ ئارەزووی دەکا. لەم قۆناغەدا کێشەکە ئەوەیە بەشێک لە سەرپەرشتیاران دایک و باوکانی بەڕێز بە شێوەیەکی نێرێنی وەڵامیەدەنەوە، لی تێناگەن کە لی تێناگەن تووشی ئاجزی و تووڕەبوون و قسە پێوتن و هەندێک جار بەداخەوە لێدان دەبێت، بۆیە تووشی سەدمەی زۆر گەورە دەبێت لە ژیانی. تکاتان لێکم پێشەوەی پەروەردەی منداڵ بکەن پێویستە بزانن بە گوێرەی قۆناغ و تەمەن تایبەتمەندی منداڵەکانتان لە چیدایە، بۆیە ئەگەر منداڵی 9 بۆ 12 ساڵت هەیە ئەبێ پشوو درێژبی، تەبیعەتەکەی وایە، سروشتی وایە، هەتا وردە ڕادێت و چاکەکان ڕێز لە ڕایەکانی بگرە، گوێی لێ بگرە، ئەگەر زانیت کارەکە کێشەی بۆ دروست ناکە بە ئەنجامیدا کە تەواوی کرد بڵێ ڕۆڵێکیان ئەها کەواتە ئەمە هەڵەکانە بۆ جاری داهاتوو بە ئەزمموی لێوەرگین، نەخوا نەخواسە بە سوکایەتی و قسەی ناشرین لێ بکەین بە گرفتی دەرونی و لە هەرزەکاری دوای هەرزەکاری کێشەی